لە کاتی بانگەشەی هەڵبژارنەکاندا دەبینین هەوادارانی ئەو لایەنەی کەوا بەدڵیانە و هەوادارانی ئەون سەیرەکەی چەند سەعات بە پێوە وەستاون. یعنی ئەگە بۆ نمونە کۆڕی وا هەیە لە سەعات 4 ئێوارە ببەسترێ، خەڵک هەبووە لە سەعات 10 بەیانیەوە لێوێ بووە، لە 8 بەیانیەوە لێوێ بووە. تۆ دیقەت بدە ئەو هەموو سەعاتە، بەڵام دەرونی لای مەبەستێکە، دەرونی لای لایەنەکەی خۆیەتی، لای بەرپرسەکەی خۆیەتی، لای ئەوەیە کە بۆ خۆی بە هەواداری ئەو لایەنە دەزانێ، لە خۆشی ئەو لایەنە دەروونە و سەرخستنی لیستەکەی خۆیدا ئەو هەموو مەسافەیە کە جەستە بە پێوەیە لە کاتێکا دەچێتە ماڵەوە شەو هەست بەو هیلاکی و شەکەتیە دەکا، هەستی پێ نەکردووە، هەست بە ماندووبوون ناکە. هەندێک جاری تریش خۆشەویستان کانە عەذبه فی عەذابه، شادی جەستە و دەروون لەناو ئازاردایە، ئەمەش بابەتێکی تایبەتە. شادی جەستە و دەروون لەناو ئازارەکەدایە. جەستە ئازار دەچێژێ کەچی دەروون چێژ دەبینێ. بۆ نمونە لە حەج و عومرەدا ئەوانەی کە چوون خوای گەورە لێیان قبوڵ کە و ئەوانەی کە نەچوین خوای گەورە بە نسیبمان کە. ئەوەی چوو بێبینیوێتی گەشتی حەج و عومرە، سەفەری پڕ بەرەکەتی حەج و عومرە لەو هەموو خەڕەباڵغیەدا زۆر ناڕەحەتی هەیە، بێ ئەنداز جەستە ماندوو دەبێ، زۆر ناڕەحەت دەبێ کەچی سەیری کە هەست بە چ چێژێکی دەرونی دەکا. ئەو کەسە کە دێتەوە لە حەج ئەڵێ هیچ خۆشیەک نییە لە ژیانە بە ئەندازەی ئەوە خۆش بێ. باشە خۆجەستەت هیچی نەبینیوە، خۆجەستەت ناڕەحەت بووە، ئازار و شەون و خونی و گۆڕانی ژینگەی بینیوە، عەزابی چێشتووە. کەچی بەڕێزان تەماشا دەکەی کە دێتەوە ئەڵێ ئەوە نەم چێژ بینیوە، کوێ چێژی بینیوە؟ دەرونی ناخی چێژی بینیوە، ئەڵێ بە هەموو خۆشی دنیا وەسف ناکرێ و ناتوانم باسی بکەم. ئەو کەسەی کەوا لە جیهادی فی سەبیلی اللهدا بووە، وەکو سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، جیهاد و شمشێر، شەڕی شمشێر وەکو شەڕی گولەژ نییە، شەڕی تفەنگ زۆر ئاسانترە. بە شەڕی شمشێر و تیر و کەوان و خەنجەر و ڕەم بەرامبەر بە دوژمنی کافر وەستاوە کە زۆربەی کاتەکان نەیاری ناحەزی ئیسلام دوژمنە کافرەکان چەندەها قات بوون لە ڕووی ژمارە و چەندیەتیەوە بە ئەندازەی مسلمانەکان. مسلمان ئەو هەموو ڕێگای بیابانی بڕیوە، تینوێتی، برسێتی، بێنانی، بێ ئاوی، بێخەوی، کەچی چێژێکی عەجیبیان وەرگرتووە. وتوێتی وەڵڵاهی لەم جیهادەدا تامەزرۆییەکم هەبووە، خۆشیەکم هەبووە، مرتاحیەکم هەبووە، بە هیچ خۆشیەک ناگۆڕدرێتەوە. کە خۆشیەکەش بریتە لە بەدەستهێنانی ڕەزامەندی خوا بە ئاواتی چوونە بەهەشتی خوای پەروەردگار.